لەبەرەوەی کە ڕۆژی ئاڵا کەوتۆتە هەفتەی دوانزە کە ڕۆژی جومعە بۆیە نەمانتوانی وەکو پێویست خۆمانی بۆ ئامادەکەین چکە کاتی دەوام نییە کە دەوامیش نەبێ تۆ ناتوانانی ئامادەکاری تەواوی بکەی بۆ ئەو یادە پیرۆزە بەڵامێ وەکو یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی وەکو خوێندنی کوردی وتومانە بە بڕێوبەرەکان هەر یەکە و لە ئاستی خۆی ئایا لە ڕۆژی پێشتر یان ڕۆژێ دوای ئەوسا کە ڕۆژی یەکشەمە پیرۆزی ئاڵا و ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستان پیرۆزە لای ئێمە و هەمیشە دەبێت خوێندکارەکانمان ئاگدارکەینەوە لە بۆنەنەتەوەیەکان و کە ئەمیش ڕۆژی ئاڵاکاکە هەفتەی دوانزە ڕۆژێکی مێژوویە بەنسبەت کوردەوە و هەروەها دەبێت مامۆستایان بە تایبەتی مامۆستای کۆمەڵایەتی دەبێت وتارێکی تایبەتی هەبێ بۆ ئەو ڕۆژە و هەروەها باز لە داستانەکانی پێشمەرگە و لە زۆرداری و زوڵمی ڕژێمە دوا بە دوکان بەرامبەر بە کورد ئەمانە هەمووی گرنگی تەواوی خۆی هەیە بۆ ئەو ڕۆژە پیرۆزەدا لە ئایندە ئێمە ئاگداری بەڕێوبەرەکانی خۆمان کردوێتەوە کە بە گرنگی بڕوانە ئەم ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی ئاڵای کوردستانە